پێکرد لە دەستپێکی بەرنامە کە یەکێک لە تەوەرەکانی ئەمڕۆ کە ئێمە باس و گفتوگوی لەسەرەکەین و باز لە با ئەو ڕەوشاکە ناخود بارودۆخی ئەو سێکتەرە ئەکەین ئەویش سێکتەری تەندروستیە. سێکتەری تەندروستی لە هەموو کۆمەڵگەیەکە لە هەموو شار و شارۆچکەیەکە بە یەکێک لە سێکتەرە هەرە گرنگەکان داهێنرێن لە بەرەوەی ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە هاوڵاتیانەوە بە تەندروستی هاوڵاتیانەوە بە سەلامەتی هاوڵاتیانەوە. جا بۆیە گرنگێکی زۆر ئەبێ بدرێت بەم بوارە یاخود بەم سێکتەرە. یەکێک لەو شارانە کە ئەمڕۆ ئێمە باسی لێواکەین باز لە بارودۆخی تەندروستیەکەین لەو ناوچەیە، باز لە خزمەت گوزاریەکانی تەندروستی ئەەکەین لە شارەکەیە، باز لە کێشە و گرفتەکانیشانەکەین لە شارەکە، باسکردنە لە مەڵبەندی تەندروستی کفری کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کاک سۆران کەریم بەڕێوبەری مەڵبەندی تەندروستی کفریمان لەگەڵا بێ ڕاستەوخۆ لە کفریەوە. دوێنش ئێمە هەل لە بەرنامەکەمانە ڕاستەوخۆ لەگەڵ کاکسۆرانە هەندێک گفتوگۆمان کرد، بەڵام ئەمڕۆ بە باشمان زانی کە بەرنامەکە زیاتر تەرخانکەین بەڵێ بۆ ئەوەی ئەوان هەم ئەوان باز لە معانات و کێشە و گرفتەکانیان بکەن و هەمیش بزانین ئەو چالاکیانە یاخود ئەو خزمەت گوزاریانەی کە کردویانە تا ئێستا چییە. کاکسۆران سڵاوت لێبێت. یەکەم پرسیارەگەر بەوە دەست پێ بکەم، سنووری کفری چەند مەڵبەند یاخود چەند بنکەی تەندروستی هەیە لەناو ئەو شارەیە؟ بەیانیتان باش. ئێمە من وەکو بەڕێوەبەری مەڵبەندی تەندروستی زۆر سوپاستانەکەم کەوا ئەم دەرفەتان پێشخەش کرد بە ئێمە بۆی ئێمە باس معانات و کێشە و کەم و کوڕی خۆمان بکەین لە ناو شاری کفری لە ڕووی تەندروستیەوە. ئێمە وەکو مەڵبەندی وەکو قەزای کفری دوو شوێنی تایە کەوا خزمەت گوزاری تەندروستی پێشکەشەکە بە هاوڵاتیان. یەکەمیان نەخۆشخانەی شەهید خالد گەرمیانیە، دووەمی مەڵبەندی تەندروستی سەرەکی کفریە. باشە کاک سۆران، وەکە زانین کە قەزای کفری هاوسنوورە لەگەڵ دیالە و سەلاحەدین، ئایا هاوڵاتیان یە و ناوچانە سەردانی مەڵبەندە تەندروستیەکەی قەزای کفریەکەن بۆی کە چارەسەر و خزمەت گوزاریەکانی ئێوەیان پێشکەش بکرێت؟ بەڵێ دوێنێش کە باسمان کرد ئێمە وەکو شاری کفری هاوسنوورین لەگەڵ محافەزەی دیالە و لەگەڵ محافەزەی سەلاحەدینە. ئەو لادێنە ئەو دیالەکەوە سنوورن لەگەڵ قەزای کفری، هەمویان دێنە کفری کە سوودمەندنەوەن ئەبن لە خزمەت گوزاری تەندروستیەکان. ئێمە من وە دەرفەت ێزانم لە ئیرانەوە لە ڕێگای جەنابتانەوە داوا بکەم کەوا حکوومەتی عێراقی خۆی ڕاستەوخۆ هاوکارێکی تایبەت بۆ کفری تەرخان بکە و داواکەم لە نوێنەرانی کورد ئەوانەی کەوا لە پەرلەمانی عێراقن کە هاوکار بن بۆ ئەوەی ئێمە ئەو خزمەت گوزاریە ئەو هاوکاریانە لە حکوومەتی عێراقیەوە مباشر یعنی ڕاستەوخۆ یەن لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەرخان بکرێت بۆ قەزای کفری. باشە کاک سۆران، تا ئێستا حکوومەتی عێراقی هیچ هاوکارێک و خزمەت گوزارێکی پێشکەش بە ئێوە نەکردووە، چکەوە کە زانین کە کۆمەڵێکی زۆر ئاوارەشی لێ، ینی حکوومەتی عێراق تا ئێستا هیچ خزمەت گوزارێکی پێشکەش بە مەڵبەندە تەندروستیەکەی قەزای کفری نەکردووە؟ هەتاکو ئێستا کە هیچی پێشکەش نەکردو بۆ ئێمە نە نەخۆشخانەی شەهید خالد گەرمیانی نە مەڵبەندی تەندروستی کەوا ڕوونە لای جەنابتانیش ئێمە لە دوای شەڕی داعش و ئاوارەیەکی زۆر یعنی ئیسا دانیشتووی لە کفری دانیشتنە هەتاکوم چەندها قوتابخانەیانیشەیە لە ناو شاری کفریە. ڕێژەیەکی زۆرن ئەوانەی شەبێ بەش نەکریانە لە خزمەت گوزاریە تەندروستیەکان کەوا ئێمە پشکەش یەکەین بە قەزای کفری و دەوروبەریە. زۆر باشە کاک سۆران، بە باسێک لە توانە خزمەت گوزاریەکانی خۆتان بکەین وەکو مەڵبەندەکانی ئەو مەڵبەندە تەندروستیانە یاخود ئەو بنکە تەندروستیانە کە لە شارەکە هەیە تا چەند لە ڕووی ئامێرە پزیشکیەکانەوە کەم و کوڕیتان هەیە یاخود لە ڕووی توانای مرۆییەوە تا چەند لە چه ئاستێکدان وە ئەو کە مەوادانی کە لەوێ هەیە لە ئاسێکی باشە لە ئاسی پێویستایە کە هاوڵاتیان بتوانن سوودی لێ ببینن؟ ئێمە وەکو نەخۆش یعنی لە ناو شاری کفری نەخۆشخانەی شەهید خالد گەرمیانی مەڵبەندی تەندروستی
بەڕاستی کە لای هەموو کەسێ ڕوونە کە لە 2014ەوە تاکۆ ئێستاکە هیچ دامەزراندنێ نییە و بەردەوامیش ئێمە خەڵکمان لێ خانەنشین نەکرێ یان وەفاتەکە هەتاکوم ئێستاکە شوێنەکانیان چۆڵە بۆیە ئێمە لە ڕووی مرۆی لە ڕووی کارمەندی تەندروستیەوە یان لە پزیشکۆ زۆر کەم و کوڕیمان هەیە چونکە یعنی دامەزراندن نییە. دووەمیش لە ڕووی ئامێرۆ ئامێرەکانیش خۆتان باشەزانن کەوا لە کێشەی ئەم قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانی گردووەتەوە ئێمە توانای ئەو حکوومەتی هەرێم توانای نییە ئەو ئامێر و یعنی وەگوێرەی پێویست دابینی بکە بۆیە لە نەخۆشخانەی شەید خاڵگەرمیانی یان لە مەڵبەندی تەندروستی کێشەی کەم و کوڕی ئامێری پزیشکیمانەیە کێشەی کارمەندی تەندروستیمانەیە بۆیە داواکەین لە ڕێگای جەنابتانەوە ئەگەر حکوومەتی عێراقی بێ یان ڕێخەراوە جیهانیەکان بێ دەستی هاوکاری بۆ ئەم سنوورە درێژ بکەن. باشە کاک سۆران سەبارەت بە بەشەکان مەڵبەندی تەندروستی قەزای کفری چەند بەش لە خۆگرێت چەند بەشی تیا بەشی ژنان و مناڵبوونی قەزای یانی خۆ مەڵبەندی تەندروستی قەزای کفری لە چه ئاستێکدا تا چانەتوان خزمەت بە هاوڵاتیان یاخۆ خانمانی شارەکە بکەن. ئێمە وەکو مەڵبەندی تەندروستی زۆر بەشی تایە بەشی ددانە بەشی چاودێری کەوا چاودێری دەرەوەی یعنی بازارەکەن چاودێری تەندروستیە بەشی گەشەی مناڵانە یەکێ لەو بەشێ لە کەوا زۆر گرنگە لە ناو مەڵبەندەکەمان ئەویش بەشی چاودێری دایکانی دووگیانە چونکە دایکانی دووگیان زۆر زەرورە لە کاتی دووگیانیە کەوا چاودێری بکرێن. ئێمە کارمەندی تەندروستی لە ئێرانە پسپۆرمان هەیە کەوا چەندها ساڵە لەو بوارە ئیشەکەن زۆر بە باشی ئەڕواتە ڕێوە سەرەڕای قەیرانی دارایی و یان کەمی موچە و یان کەمی ئامێری تەندروستی. ئێمە لە ڕێگای جەنابتانەوە داوا ئەەکەین کەوا مەڵبەندی تەندروستی زۆر زەرورە ئێمە بەشی ئامێرێکی سۆنەر و پزیشکی سۆنەر دابین بکرێ بۆ مەڵبەندەکەمان چونکە ئافرەتانی یان ژنانی دووگیان لە کاتی دووگیانیە زۆر زەرورە کە ئەو کاتە ینی بە بەردەوامی چاودێری بکرێ. باشە کاک سۆران هەربا لەم باسەیە بمێنینەوە لە هۆڵی نەشتەرگەری لە ڕووی ئەو هۆڵانی کە هۆڵی نەشتەرگەریان پێوترێ هیچ هۆڵێکی نەشتەرگەری هەیە لە شارەکەیە یاخۆ دەگەر کەسێک پێویستی بە نەشتەرگەرێکی گەورە بێ ئێوە ڕەوانەی کوێیەکەن ینی ڕەوانەی سلێمانیەکەن ڕەوانەی کەلاریەکەن یاخود بۆ شارەکانی تریە نێرن بە جۆرێکتر بڵێم نەشتەرگەری لە شاری کفریە ئەنجامەدرێ؟ بەڵێ هۆڵی نیشتەگەری لە ناو نەخۆشخانەی شەید خالد گەرمیانی هەیە بەس بەڵام ئەو توانایە نییە هەموو ڕۆژێ نەشتەکەری بکات چونکە کەمی پزیشکی پسپۆرە یان کەمی ئامێرە بەڵام هەرچی ئەگەر حاڵەتێکی کوتوپڕ بێ ئیحالەیەکرێ بۆ کەلار باشە بۆ کەلار و ئافرەتانی ئەوانەیشی کەوا دووگیان بن ئەوانشی حالاکرێن بۆ کەلار لەورانە بۆی ئەنجامدانی نیشتەگەری بۆیان ئەو نەشتەرگەریانە ڕێگای جەنابتانەوە باس ڕێگای ئەو نەشتەرگەریانە کامانن کە لە کفری ئەکرێن ینی کفری لە چه ئاستێکدایە کە ئەتوانێت ئەم نەشتەرگەریە بکات بنمونە ینی بۆمان باس بکەی ئەوانەی کە لە توانای تەندروستی کفریانیە چین و ئەوانەی کە لە توانای شارەکەیە لە توانای بیناکانە و نەخۆشخانەکان و مەڵبەندەکانی کفریە هەیە کامانن. من باسم کرد چونکە بە بەردەوامی دکتۆری پسپۆر نییە لە نەخۆشخانەکە بۆیە ناتوانن زۆر نیشتەگەری لە ئیرانە ئەنجام بدرێت ئللا ئەو نیشتەگەریە لە نەبێکەوە دکتۆر خۆی موعودی بۆدانە و لە نەخۆشخانەی شەید خالد گەرمیانی بەبێ بەرامبەرێ ئەنجامیەدا. زۆر باشە کاک سۆران بەڵێ فەرموو. بەڵێ من لە ئێرانەوە لە ڕێگای جەنابتانەوە حەزم کرد باس ئەوەیش بکەم کەوا ڕێگای کفری دووس ڕێگایەکی زۆر خراپە ڕۆژانە حەوادث ڕوویەدا و یعنی ئەو هەرچی شتێکیش ڕوو بدا لەو ڕێگا و ئەیتێرن بۆ کفری بۆ نەخۆشخانەی شەید خالد گەرمیانی بۆیە لە ڕێگای جەنابتانەوە داواکەم یعنی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر احتیمام بدا بە سنوورەکە و
هەرچی پێداویستی کفری هەیە بۆی زیوترین کات جێبەجێ بکرێت باشە. چونکە ئێمە لە کفریە زۆر کەم و کورتیمان هەیە لە ئیرانە ڕاستی بەڕاستی ئەگەر لە نەخۆشخانەکە بێ لە مەڵبەندی تەندروستی سەرەکی بێ. باشە کاک سۆران بە شێوەیەکی گشتی کەم و کورتیەکان خۆی لە چیا بینێتەوە وەک ئاماژەشت بکرد کە کۆمەڵێکی زۆر کەم و کورتی لە مەڵبەندی تەندروستی قەزای کفریا هەیە بەڵام تا ئێستا بۆ چارەسەر نەکراوە ئایا ئێوە پێشتر داواکاریەکانتان بەلایانی پەیوەندیدار و تۆ بۆی کە کێشەکانتان بۆ چارەسەر بکەن یاخۆت ئەو کەم و کورتیانەی کە هەیە بە شێوەیەکی گشتی پڕ بکرێتەوە؟ ئێمە کەم و کوڕەکانمان خۆی ئەگرێتەوە لە کەمی کارمەند یعنی لە کەمی ئامێرە دوای ئەوە نەبوونی ئۆتۆمبیل بۆ ئەوەی چونکە لوژنەکانمان ئێمە تەنانەت سنووری ئێمە حتا نێزک جەلەولا سنووری ئێمەیە قەزای ئێمە بۆ چاودێری تەندروستیە یعنی کەمی بوجە لە بۆ ئەوەی کەوا سەرفەکرێ بۆ مەڵبەندەکەمان ئەمانە کشتی بووەتە کێشە بۆمان ناتوانین بەو یعنی بە پێی خواستی خۆمان خزمەتی تەندروستی پێشکەشکەی ناوڵاتیانە. باش کاک سۆران بابەتێک هەیە کە هاوڵاتیان دایما گلەیەکن یاخۆ نیگەرانن ئەمەش ینی نەک تەنها بڵێن کفری هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی گرتوۆتەوە ئەوش بابەتی نەخۆشخانە تایبەتەکانن. ئەم گرفتە لە کفریشا هەیە ئەگەر هەیە مەسەلەن بەنمونە ئەگەر باسی بکەین چەند نەخۆشخانەی تایبەت هەیە لەو شارە و ئاسی نەخۆشخانەی تایبەتەکە باشترە یاخود حکومیەکە ئەگەر وایە بۆ حکوومەت نەیتوانیوە کۆنتترۆلی بکە بۆ ئەوان باشتر بن لە حکومیەکان. لە کفریا نەخۆشخانەی تایبەت نییە. نەخۆشخانەی تایبەت نییە بەس نەخۆشخانەی شەید خالد گەرمیانەیە بەڵام نۆرینگای پزیشکی هەیە لە کفریا. خۆتان باشە زانن کەوا کارمەندی تەندروستی لە کێشەیەکی کەم نەبوونی موچەیە و قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ئیتر ئەگەر هاوڵاتیانیش ئەگەر یەکێ سەرمایەدار بێ نۆرینگایە بکاتەوە یەن نەخۆشخانەیە بکرێ ئەبێ دەستخۆشیش لەوانیش بکرێ بەس بەڵام ئێمە وەکو با بڵێن کارگێری مەڵبەندە یان حکوومەتە ئێمە داواکەین لە حکوومەتی خۆمان ئەگەر ئێمە لە نەخۆشخانەیە لە ماڵبەندەکە توانایەکمان بێ خزمەت گوزاری تەندروستی باش بگەیەنینە هاوڵاتیان حتمما ئەو هاوڵاتی شەیتر ئەگەر دەیان نەخۆشخانەش بکرێتەوە سەردانی ناکە بەس بەڵام کەم و کوڕەکان نەخۆشخانە و مەڵبەندەکان و یان بنکە تەندروستیەکان وای کردی هاوڵاتیان سەردانی نەخۆشخانە تایبەتەکان بکەن. باشە کاک سۆران لە سەرەتا ئاماژەت بۆ کرد کە کۆمەڵێکی زۆر ناوچە لەسەر مەڵبەندە تەندروستیەکەی قەزای کفری هەیە ئەگە بە دیاریکراوی پێمان بڵیت چەند ناحەیە خود ژمارە و گوندانە چەندێکە کە سەردانی مەڵبەندە تەندروستیەکەی قەزای کفریەکەن ئەنی هیچ ئامارێکەیە لەسەر ئەم بابەتە؟ ئێمە وەکو مەڵبەندی تەندروستی تاکە مەڵبەندین کەوا لە ڕووی با بڵێن لە ڕووی کوتانەوە بەس ئێمە بەشی کوتانەکەین لە قەزای کفری و بۆ دەوروبەری بۆ ناحیەکانی یعنی ناحەی ئاوەسفیە ناحەی سەرقەڵایە تەنانەت ئێمە ئەگەر جەبارەیش وەلەو خۆی پێشتر هەر سەروە کفری بووە بەس بەڵام ئیسە سەر بە حکوومەتی عێراقیە تەنانەت ئەو سنوورێشە ئێمە بۆ بەشی کوتان و بۆ چاودێری ئافرەتانی دووگیانیان بۆ چارەسەر سەردانی مەڵبەندەکەمانەکەن ئێمە هەر ئەوە نییە ناو قەزاکەی خۆمان بێ کەوا ئەو خزمەت گوزاریە بۆ دەوروبەر و بۆ ناحیەکانشی پێشکەشەکرێت وەلەو ئێمە زۆر سەرەکەی ناحەی سەرقەڵایە خۆی مەڵبەندی تەندروستیتایە یان لادیەکان زۆربەی بنکەی تەندروستیتایە بەس بەڵام بۆ چاودێری دایکانی دووگیان و یان بۆ بەشی کوتان سەردانی مەڵبەندەکەی ئێماکەن. باشە کاک سۆران کاتە ئەو دەرمان و پێداویستیانەی کە هەیە ینی ئەتوانین بڵین بەشی خۆتانەکەیان بەشی گونداناکاکە یان سەردانی مەڵبەندە تەندروستیەکەکەن یان پێویستەکات لە دەرەوە بەشێکیان بکردرێن. ئێمە وەکو مەڵبەندەکەمان لەوەیە کێشەمان هەیە لە کەمی دەرمانە ڕاستی ئەو دەرمانە بەشی خەڵکی کفری ناکە وە گوێرەی ئاستی خواستی خۆمان نییە بەڵێ یعنی تەمەناکەین ئێمە بتوانین لە دەرەوە ئەگەر لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان بێ دابینی کا بۆمان یان لەگەر حکوومەتی عێراقی بێ یان ڕێکخراوە جیهانیەکان بێ ئەو دەرمانەمان بۆ دابین بکەن. زۆر باش کاک سۆران بە باسێکی بینا تەندروستیەکان بکەین لە شارەکەیە ئەو مەڵبەندە تەندروستیانە بیناکانیان بە شێوەیەکی باش
بۆ مەڵبەندێکی تەندروستی دروست کراوە یاخود لەو ڕۆژەوە هەر کەم و کوڕیتان هەیە لە ڕووی بیناوە. ئێمە وەکو مەڵبەندەکەمان مەڵبەندێکی تەندروستی لە ساڵی 2023 دروست کراوە، یعنی حتا ڕادەیەکیش لەوەی ئەوەنە کێشەمان نەوێت لە ڕووی بینایە لە وەکو مەڵبەندەکان، بەڵام نەخۆشخانەی شەید خاڵد گەرمیانی بیناکەی هەشتاکانە پێویستەکە لە کفریا ئیسا بە شێوەی گشتی باسی هەموو ئەو بەڵێ منش باسی کفریەکەم. بەڵێ من وەکو نەخۆشخانەیش باس دەکەم، نەخۆشخانەی شەید خاڵد گەرمیانی بیناکانی هین ساڵەکانی هەشتایە، یعنی پێویستەکە لە کفریا ئیسا نەخۆشخانەیەکی یعنی سەد خەرۆڵەیی دروست بکرێت لە کفریا. بەس ئیستاکە ئیسا لە ئیستا جارێتەواو نەبووە، پیاوێکی خەڵکی کفری خێرخواز خەریکی ینی دروستکردنی نەخۆشخانەیەکی بۆ ئافرەتانی دووگیانە. بەڵێ کاک سۆران، ئەو ڕێنمایە تەندروستیانەی کە هەیە کە بڵاوەکرێتەوە هەم لە ڕێکخراوی جیهانی WHO لە تەندروستی عێراقەوە لە تەندروستی هەرێمی کوردستانەوە، ئێوە کە ئەگاتە دەست ئێوە توانیوتانە لەگەڵ خوێندنگاکانە، لەگەڵ خوێندکارەکانە، لەگەڵ لایەنە پەروەردەیەکانە بتوانن ئەم ڕێنمایانەوە بکەن کە هاوڵاتی زیاتر وعی بێ، زیاتر مێشکی بکرێتەوە، بیری کراوە بێت لە ڕووی تەندروستیەوە کە چۆن بتوانێت خزمەتی خۆی بکات، چۆن بتوانێت ئاگای لە تەندروستی خۆی بێ. بەڵێ ئێمە بەشێکی گرنگی لە ناو مەڵبەندەکەمان کە هەیە ئەویش بەشی تەندروستی قوتابخانەکانە کە بە بەردەوامی سەردانی قوتابخانەکانەکەن بۆ پێشکەشکردنی ڕێنمایی، یان لە ئێمە لە هەر مناسبەیەکە لە هەر شتێکا بێ، حتاکم بۆ پشکنینی چاوی مناڵان، بۆ پشکنینی ددانی مناڵەکان، بۆ هەموو یعنی ئەوانە پزیشکی پسپۆرمانەیە لەو بوارانە کەوا سەردانی قوتابخانەکانەکەن بۆ پێشکەشکردنی ئایا ڕێنمایی بێ یان چارەسەر بێ یان پشکنین بێ. بەڵێ سۆران کەریم بەڕێوەبەری مەڵبەندی تەندروستی کفری، سپاس بۆ ئەوەی کەم بەیانێ لەگەڵمان نابوویت و کۆمەڵێک زانیاریت بەدەین.